چارەنووسی من لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان لە مەودا بەشتراوە بەوەی کە تا چەند ئەو خاڵانە جێبەجێ. ئەو لیژنەی بڕیار بوو کێشە ناوخۆیەکانی یەکێتی چارەسەر بکات لە یەکەم بڕیاریدا کێشەیەکی نوێی بۆ یەکێتی دروست کرد بە جۆرێک ئەو کەسانی ئێستا ناڕازین لە بڕیارەکانی لیژنەکە ئەندام و لایەنگرانیان لە بڕی ئۆرگانەکانی حیزبەکەیان تۆڕە کۆمەڵایەتیەکانیان کردوتە بڵندگۆی ناڕەزایەتیەکانیان. لە دوایین کۆبنەوەی دەستەی کارگەری مەکتەبی سیاسی یەکێتی لیژنەیەک پێکیانرا بە سەرپەرشتی کۆسە ڕەسوڵ و مەلا بەختیار و حاکم قادر و عومەر فەتاح و هێرۆ ئیبراهیم مەحمەد، هەروەها باڤڵ تاڵبانی وەک لێپرسراوی سکرتارێتی سکرتێری گشتی بۆ جێبەجێکردنی ئەو بڕیارانەی لە ئەنجومەنی سەرکردایەتی و مەکتەبی سیاسی حیزبەکەیانەوە دەدرێت. ئەو چوار سەرکردەی یەکێتی کە دەوترێت بڕیاری سزادان و ئاگادارکردنەوەیان بۆ دەرچووە پێشتر لێدوانیان دژ بە پارتی دیموکراتی کوردستاندا بوو. هیچ ترس نییە، نەوەڵا هیچ ترس نییە، شتی خۆش ئەبێ زوو بە ئەنجام بدرێ بە عادل موڕاد پێشتر وتبووی دەبێت سنوورێک بۆ سەرکردایەتی یەکێتی دابنرێت، بە تایبەت ئەو سەرکردانەی دەستەمۆی پارتی بوون. پارتی حەقی خۆیەتی نیگەران بێ، بەڵام ئەمە دژی هیچ کەسێک نەکراوە، ئێمەش سەر بەخۆین وەکو حیزب. یەکێکی تر لە سزادراوەکان لاهور شێخ جەنگی بەرپرسی ئاژانسی پاراستن و زانیاریە کە پێشتر لە کۆبنەوەیەکدا وتبووی مەلەفی هەندێک سەرکردەی یەکێتی لایە کە هەوڵی لەتکردنی یەکێتیان داوە. ناکرێت چیتر یەکێتی بەدەستی 15-16 نەفەرەوە بەڕاستی بناڵێنێ. هەروەها سیروان کوێخانەجەم ئەندامی سەرکردایەتی یەکێتی بە سەرکردایەتی حیزبەکەی وتبوو هەر کەسێک لە ناو یەکێتیدا بەبێ کاراکردنەوەی پەرلەمان بچێتە ژێرباری پارتی بۆ ئەنجامدانی ڕیفراندۆم ئەوە لە ناو یەکێتیدا جێی نابێتەوە و دەبێت بچێت بۆ هەولێر. هەروەها شاناز ئیبراهیم مەحمەد کە لە ڕیزی سزادراوانی لیژنەکەی یەکێتیە وتبووی حیزبەکەم 3 مانگ سەرقاڵی کێشانی نەخشەڕێگەیەکیان کردین، بەڵام مۆڤدەکەمان لە شپرزەی و ڕاکەڕاکیاندا لە نێوان سلێمانی و پیرمامدا نەخشەڕێگاکەیان لە پردێ جێهێشت. ئەمە دەرگایەکە بێ بۆ ئەوەی ئەگەر کێشەکان تەکنیکی و مەسەلەی پاش بڵاو بنەوەی سزادان و ئاگادارکردنەوەی بەشێک لە بەرپرسانی باڵای یەکێتی بەرامبەر لێدوانەکانیان هەرزوو نیگەرانی بەشێکی دیکە لە سەرکردایەتی یەکێتی لێکەوتەوە و ئاڵا تاڵەبانی لە نامەیەکدا داوا لە کۆسە ڕەسوڵ و هێرۆ ئیبراهیم مەحمەد و مەلا بەختیار دەکات و دەڵێت لیژنەی سزادان بۆ کادر و ئەندامە دڵسۆزەکان دروست دەکەن و وەڵامی ڕەخنە بەتە شیر دەدەنەوە. وەک ئاماژەیەکیش بۆ باڤێڵ تاڵەبانی وەک لێپرساوی سکرتارێتی سکرتێری گشتی و ئەندامی لیژنەکە یەکێتی ئاڵا تاڵەبانی دەڵێت سکرتارێتی مام جەلال لە شاخ و لە شار و بەغداش کەی مافی دەستێوەردانی لە کاروباری ناوخۆی حیزب ببووە، بەڵام بەشداریکردن لە کۆبوونەوەکان بۆ گەیاندنی پەیام و هەواڵی کۆبوونەوەکان بۆ جەنابی مام مایەی پێکەنینە وەک خۆی دەڵێت. هەرچێک بڵێم لەوانەیە کە نەتوانم حەقی خۆی بەمێ و هەروەها شاناز ئیبراهیم مەحمەد لە نووسینێکدا دەڵێت پابەندی بڕیاری لیژنەکە نابێت و دەڵێت ئەگەر سزای بەکارهێنانی دەستەواژەیی پارتیەکانی ناو یەکێتی سستکردن و دەرکردن بێت کەواتە سزای پارتیبوون لە ناو یەکێتیدا دەبێت لە سێدارەدان بێت. لە درێژەی ناڕەزایەتیەکان هەڵۆ ئیبراهیم مەحمەد لە نووسینێکدا بە ناوی ڕۆژێکی ڕەش بۆ یەکێتی دەڵێت لەمە و دوا دژایەتیکردنی لەقەکەی پارتی لە ناو مەکتەبی سیاسی یەکێتیدا بە هیچ شێوەیەک ڕێگەی پێ نادرێت. هونەر ئەحسان، NRT